لە بازاڕەکانی کوردستان دەیان جۆری مادەی پاکەرەوە هەیە. چەند جاری ژەی بینین بە ڕێکلام و ئەم ڕکابەریەوە کە ئەو ڕکابەریەوەکە کە ئەمایان باشترە جا فاستە مۆجیزەیەکە بە شێوە گشتیەکە باسی بکەم یاخود هەموو ئەو بابەتانی پاکەرەوەیە کە لە ماڵەوە بەکارهێنین. بەشێک لەو مادانە کاریگەری زۆر خراپیان لەسەر بەکارهێنەرەکانی دروست کردووە بە تایبەت ئەو ژنانەی کە لە ماڵەوە کارەکەن. ژنان بە گشتی پێی وایە ترە گەر چەند جۆرێک لەم مادانەی تێکەڵ کرد ماڵەکەی زۆر زۆر پاکترە بێتەوە جوانترە بێ و تر ئەو ئیشەی کە ئیکا وێنەی نابێت. بەڵام لە داهاتوو دابێت یاخود هەر ئەو دەخێش بێ کاریگەریەکی زۆر خراپیە بێ لەسەری چونکە پزیشکان سپۆڕانی بواری بە تایبەت قورگ و لووت باسیەواکەن کە کاریگەری ئەو مادانە لەسەر هەندێک کەس بە شێوەیەکە بێ کە ناچاری نەشتەرگەریکردنیە ئەکەنەوە بۆی کە نەشتەرگەری بۆ بکەن ئەوەندە کاریگەری هەبووە لەسەری و پسپۆڕانی بواری پێستیش بە هەمان شێوەی قورگ و لووت و یاخود کۆندامی هەناسە باسیەواکەن کە چەندین جۆری هەستیاری و سووتانەوەی پێست تووشی بەکارهێنەرەکانیە بێت. ژنان زۆربەی کات ئێستا تووشی سووتانەوەی پێستی دەستیان بوون یاخود نەخۆشی ئەگزیما کە ئەمانە هەمووی کاریگەری ئەو مادە پاکەرەوانەیە کە بەردەوام بەکارهێنن لە ناو ماڵەکانە. هەڵبەت لە ئەنجامی بەکارهێنانی ئەم مادە پاکەرەوانە بە شێوەیە کاریگەری لەسەر بەشێک لە ژنان جێهێشتووە کە ئیتر ناتوانن بە هیچ شێوەیەک جارێکی بەکاری بێن و بۆ پاکردنەوە و تەنانەت زۆربیان ناتوانن بە بێ ماسک بچنە دەرەوە لەبەرەوەی تووشی حساسێتێکی بەردەوامی کردوون. ئێمە بۆم مەبەستا لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز دکتۆر ڕەوەند کامەرانمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری و قورگ و لووت و گوێیە لەگەڵ بەڕێزیان باز لە زیانەکانی مادە پاکەرەوەکانەکەین. دکتۆر بانیت باش بەخێربەی. بانی باش زۆر سپاس. دکتۆر پێم بڵێ سەرەتا کام مادانن پاکەرەوەکان بەگشتی هەمویان زیانیان هەیە یاخودنا؟ هەموو مادەیەکی پاکەرەوە وەکو ماوادی تر پێویستە چەند ڕێنمایەکی نێودوڵەتی هەیە کە لە جۆری کواڵیتی بەڵام ئێمە وەکو هەموو شتەکانی تر کە بەداخەوە وجودیان بەبێ فلتەر هەیە بەبێ کۆنتترۆلەکی لەو جۆرە هەیە کە زانستیانە بێ من دەتوانم بڵێم هەمویان زیان بەخشن لەبەرەوەی زۆر لایەنە ڕێکلامیەکەی زۆر زۆر زیاترە ئیشکردن لەسەری وەک لەوەی کە بگونجێ لەگەڵ تەندروستی ئەمڕۆی هاوڵاتی بۆیە ئەو ماوادانێ هەندێکیان هەند زۆر باون کە ڕۆژانە بەکاری دێنن خۆی ئەگەر بێت و پۆڵێنیان بکەی دوو جۆر هەوامان هەیە هەوایەکی ژوور هەوایەکی دەرەوە. ئێمە فترەیەک بوو بەر لە ئێستا باسی خۆڵباریم بوو ژەهراوی بوونی هەوا بەڵام ئێمە ئاگاداری ئەوە نین کە ئەو هەوای لە ناو ژوورەکان هەن زۆر ترسناکترە لەبەرەوەی سەردەمی ئێستا خەڵک زیاتر لە ژوورەوەی ئیشکردنی ئۆفیسە قوتابخانەکانە ماڵەوەی زیاتر خەڵک لە ژوورەوەی هەموو ئەو ماوادانی هەموو ئەو کەلوپەلەی کە لە چواردەورمان هەن هەمویان پێکهاتەی ناتەندروستیان هەیە بە شێوازێک تا ڕادەیەک کە مەترسیدارە تا دەگاتە ئاستی توش بوون بە شێرپەنجە. باشە زۆرێک لەو فاست یاخود بڵین فلاش و ئەمانەی کە ناسراون لە ناو خەڵکە هەرچەندە بە لۆگۆی شەریکەکەیە نەک مەوادەکەیە ئەوانە ئێستا هەیە بۆنی نییە ئەمەش زیان بەخشە یاخود نا؟ من دەتوانم بڵێم کورتی کەینەوە هەر کەلوپەلێک هەر مادەیەک هەر پێکهاتەیەک ئەگەر بۆنی هەبوو لەوەی لە مادەی پاکەرەوەی ماڵ جلشۆر بۆن خۆشکەر هەر یەکیان ئەگەر بۆنی هەبوو دەڵێم با هەڵنەخەڵەتین بۆ بۆنە لەبەرەوەی ئەو بۆنە سەرچاوەیەکە لە توشبوون بە شێرپەنجە ینی بۆنی لاڤەندەر هەیە بۆنی پرتەقال هەیە ئەوانە تا حەدێک زۆرینەیان پێکهاتەیەکی مەترسیداری هەیە و ئەوەش قۆناغی هەیە تەوان من ناڵێم هەر کەسێک ئەگەر بۆنەکە هات بۆی یەکسەر توش دەبێ نەخێر ئەوە قۆناغی هەیە قۆناغی سەرەتا چەند نیشانەیەکە وەکو هەستیاری ڕوودەدا هەستیاری لە لووت و قوڕک ڕوودەدا زۆریشن ئەو خەڵکانە زۆر کەس هەیە دەڵێ من دایمەن
حساسیم هەیە دایمەن ئاو لە لووت و قورگم دێ و پشمەم هەیە و نازانم سەرچاوەکەی چییە. سەرچاوەکەی زۆرە بەڵام بابەتی ئەمڕۆمان کە پاککەرەوەیە بڵێ بۆ خانمان بە تایبەت لەو ژوورانەی کە دانراوە ژوورێکی داخراوە یعنی هیچ هەوا گۆڕکێ نییە ئەکیت ئەوەیان زۆر مەترسیدارە بەڕاستی. دوای ئەوە بەرکەوتنێکی درێژخایەن لەگەڵ بۆن ئەو بۆن خۆشکەرانە ئەوەی کە لە ژوورەکان بەکاردێ بەڕاستی ناتەن دروستە خۆی هاوڵاتی پێی وایە ئەگەر ئەو بۆنە بەکاربێنی یان بە هەستێکی ئەوەیە کە پاکردنەوەی هەوایە یاخود گۆڕینی هەوایە لابردنی هەوای بۆنی ناخۆشە باشە لە هەردوو حاڵەت هەڵەیە لەبەرەوەی تەرکیزی ئەو بۆنە ئەوەندە زۆرە خۆی لە ئەسڵەوە و دواتر ئەو کۆمپانیایە کە دەیهێنێ کۆنتترۆلێکی وان نییە پشکنینێک بە وردی ئەنجام بدرێت لەسەر ئەو پێکهاتەیە کە بزانین ئاستی ئەو بەرهەمە کیمیاویانەی کە زۆر زۆرن بزانین ئایا حەدی نۆرماڵەیان نە ئێمە ئەومان نییە داخل دەبێ و بەکاردێت ڕێژەی بەکارهینانەکەی زۆر زۆرە بۆیە کات پێویستە بۆی کە بگاتە حاڵەتی مەترسیدال بەڵام هەمومان ئەوە لە پێشمانە بەڕاستی لەبەرەوەی ڕۆژانە ئەو ماوادانە بەکاردێ لە چوار دەورمان. باشە ئەو نیشانانەی کە سەرەتا خانمێک یاخود هەر کەسێک کە بەکارهێنەر ئەوانەیە تیا دەرەکەوێت چۆنە نیشانە خێراکان تۆ باسی درێژخانەکان تەکرد ئەگەر ئێستش نەبێت لە داهاتوو کاریگەریە بێ لە سەرمان بەڵام خانمانی ئەمە زۆر جار بە ئازایەتی ئەزانن ئەگەر دووسێ جۆری شتێکەڵ بکات و حەمامەکەی پێپاکاتەوە ئەوە نەک ژوورەکە مەسافێکی زۆر بچووکتر و داخراوتریشە کە ڕاستەوخۆ هەمووی هەڵ ئەمژێتە قورگولووتیەوە ئەمە چ مەترسیەکی هەیە ئێوە هیچتان کردو بۆی کە خەڵک هۆشیار بکەنەوە لەو مەترسیە گەورانە بڵێ خۆی هۆشیارکردنەوەکە دەگەڕێتەوە سەر تاک خۆی کە خۆ پارێزی بکات لە کاتی بەکارهێنانی بێگومانەوەی کە باست کرد زۆر ڕاستە خانمەکە دێت چەند شتێک بەکاردێنێ وەکو مادەیەکی تەقینەوەی لێ دروستە بێ لە ناو ئەو شوێنێک کە پاچی دەکاتەوە ئێمە هەڵین لە تێگەیشتنی تعقیمکردن لەگەڵ پاکردنەوە ئەو شوێنەی کە پاکردنەوەی هەیە خۆپارێزیەکە ئەوەیە کە دەمامک بوەستێ دەمامک یەک دەمامکنە دوو سیان نەگاتە حاڵەتی ئەوەی کە بۆن بکات تێکەڵکردن هەڵەیە ماوادێک بەکار بێ بەبێ بۆن بێ هەر مادەک لە جلشۆر لە بۆن خۆشکەر ئەگەر بۆنی هەبوو ئەو مەترسیدارە سەر ژیانت باوە بە کورتی با تێ بکەین باشە دواتر ئەو شوێنێک کە کاری لێ دەکرێت پێویستە هەوار گۆرچێ هەبێ یعنی بەگەر پەنجەرەیەکە بێ بکرێتەوە ساحیبە هەبێت یعنی شتێک هەبێت کە هەوار گۆرچێ هەبێ لەبەرەوەی دەگاتە حاڵەتێک زۆر جار نەخۆشەکە نەفەسی نایەت ینی بەداخلبوونی نەخۆشخانە تاو دەبی باشە بۆیە زۆر گرنگە سەرەتا تاک خۆی بپارێزێ ئەو شوێنش کە لێ هەیە بپارێزێ ئەو ماوادەی کە بەکاریشی دێنێ بزانی مادەکە کە بێگومان تا حدێک ئەستەمە ینی زەحمەتە بەڕاستی خاوڵاتی بزانی دەبێت ئەوە وەزارەت و لایەنی بەرپرسیدار ئەوە کۆنتترۆل بکات کە ماوادەکان هەمویان کراوە نەبن هەر کەسێک بێت و بێنتە بازار ڕاستە باشە دکتۆر پێم بڵێ لە هەرچەندە ئێمە بە تەواوی هەمووتان ئەوەڕەتەکەنەوە بەکارهێنانی دروست نییە لە ماڵە یاخود نابێ بەکار بهێنێت بەڵام لە حاڵەتێکە خانمێک بەکاری هێنا یەکسەر تووشی دەنگە نەفەسی و شین بوونەوە بوو زۆرترین یاخود زووترین چارەسەر چییە بۆ ئەو خێرا بۆی بکرێتە ئاگەنرێتە نەخۆشخانە خۆی نەخۆشەکان ئەوانەی کە مەترسیدا ئەوەی ترسیان لەسرە پێشەوەی وەڵامی ئەوە بدەمەوە ئەوە ئەوانن کە هەناسەن یان یاخود ڕەبوویان هەیە نەخۆشی ڕەبوویان هەیە پێشوەختە حساسیان هەیە لە قورگولوت نەخۆشیێکی قورگی هەیە بۆ نمونە ئەوانەی کە دەنگۆڕینیان هەیە ئەوانە مەترسی شێرپەنجەیان لەسرە کەسانی بە ساڵاتچوو منداڵ ئەوانە دەبی زۆر خۆپارێزی بکەن لەوە بەڕاستی لەبەرەوەی زۆر منداڵ هەیە بە حاڵە خواردنەوەی هەیە لەو بابەتە ئەوە ینی مەترسی دەخاتە سەرژیانی 100%. ڕاستە ئێمە ئامار هەیە بە نسبەت ئەو نەخۆشیانە هەمویان ینی ئامار هەیە کە پیشان دەدا ساڵانە چەند لەو نەخۆشانە تووشی شێرپەنجە دەبن چەند لە خۆشانە تووشی هەستیاری دەبن سەرەتا یەکەم فریاگوزاری بۆ نەخۆشەکە دەبێت دەموچاوی بشوات شۆردنی دەموچاو زوو دەرچێت لەو شوێنەی کە تەرکیزی ئەو ماوادەی زۆرە
دواتر بگەیەندرێتە نەخۆشخانە جا بە پێی حاڵەتی ئەو نەخۆشە مامەڵەی لەگەر دەکرێت لە نەخۆشخانە یان خود یان ئەوە دانانی ئۆکسسیجینە سەرەتا نەفەسی نییە دەبەرەوەی تووشی تەسک بوونەوەی بۆڕی هەناسە دێوانێک کە ڕەبوویان هەیە یان دەستپێکردنی دەرمان و عیلاج لایەن پزیشک خواردنەوەی شیر تا چەند کاریگەری هەیە لەو کاتەیە خۆی کە هەر خواردنەوەیەک دوای توش بوون دوای بەرکەوتن لەگەڵ مادەیەکی وە هەر خواردنەوەیەک بۆ ئەوەیە کە پاکردنەوەی قورگولوت و ئەو شوێنە بێ بۆیە شیر پێویست ناکات تەنها شیر بی دەتوانانی ئاو بخواتەوە بە تەنها بەسە کاریگەری هەیە بڵێ باشە هەندێک لەو قاپ و کەلوپە لەو پێداویستیانەی کە لە ناو ماڵ بە و موازانە پاکەکرێتەوە بۆ مادە مەترسی دارانە پاکەکرێتەوە خانمەکە دواتر لە ناو ئاودایانێ ئەمە کاریگەریەکەی لەسەر ئەڕوات خۆی ئەسڵەن مەوادە ئەوەی کە بەر لە پاکردنەوەی ئەوەشیان اختیارکردنەکەی ئەویشان هەندێک پێکهاتەی ماوادی کیمیاوی هەیە کە بۆ شێرپەنجە مەترسیدارە بۆیە جگەلەوەی کە پاک بکرێتەوە پێویستە اختیارکردنی ئەو ماوادانە ئەویشان فلتەری هەبێت بەڵام مانەوەی ئەو ماوادە بە پێی ڕێنماییەکانە بێگومان هەر ماوادێک لەگەڵ ماوادێک فەرقی هەیە بە پێی ڕێنماییەکانە بەڵام بەگشتی هەر پاککەرەوەیەک هێشتنەوەی باشترە لەوەی کە زوو پاک بکرێتەوە کە مەترسیدار نەبێت لەسەر نەخۆش و لەسەر هاوڵاتی باشە دکتۆر ئەو هەرچەندە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر قورگ و لووت هەیە تا چەند کاریگەریشی هەیە لەسەر پێست هەموو هەستیارەکان زادە سەر لەشی مرۆڤ لە چاوە لە لوتە لە قورگە لە پێستیش بە هەمان شێوە ئەگەر درێژخایەن بێ کاتەکەی درێژخایەن بێ تووشی سووتان دەبێت تووشی داڕوشان دەبێت سەرەتا دواتر بارە و حاڵەتی تر دەڕوا کەەوە پزیشکانی پێست باشتر لێوە دەزانن بەڵام ئەویشیان مەترسیدارە ئێمە لە کاتی کۆڕۆنا زۆر بەکارهێنانی تاقیم دواتر نەخۆشەی زانێک کە تووشی وشکبوونی پێست بووە ئەمە نیشانەیەک ئەمە نمونەیەکە بۆ ئەوەی کە هەر مەوادێکی پاککەرەوە ئەگەر درێژخایەن بوو بەکارهێنانی لە ناو سیارە زۆرەوە حاڵەتە زۆر بەکارهێنانی ئەو ماوەدە پاککەرەوانەیە کە تەرکیزیان زۆرە لە شوێنێکی هەڵا وەکو لە ناو سیارە دوای چەند مانگێک نەخۆش لەوانەیە پێشووتر هیچ کێشەی نەبێت لە هەستیاری بەڵام بەرکەوتنی درێژخایەنی لەگەڵ ئەو ماوادە لەو شوێنە داخراوە وای لێ دەکات کە توش بە ئیتر تا هەیە بەداخەوە لەگەڵ ئەو نیشانانە دەباتە سەرژیانی باشە کەم حاڵەتیان زۆر زیاترن و لەناو ئەو حاڵەتانەشدا کامیان مەترسیدارترن خۆی هەستیاری لوت زۆرە ئەوانەی کە وەکو باسم کرد ئاو هاتن لە لوت و چاویان وشکبوونی لوت خوێن بەربوون دواتر گیرانی لوت ئەوانە زۆرە بەڕاستی ئەوەی کە مەترسیدارە بەڕاستی ئەوانەنە کە نەخۆشی کۆئەندامی هەناسەیان هەیە ئەوانەی کە نەخۆشی ڕەبوویان هەیە لەبەرەوەی سەرچاوەی دەستپێکردنی نەخۆشیەکان و کتوپڕی و ترسناکی لە کۆئەندامی هەناسە سەرچاوەکەی لوتە ئێمەگەر لوت بپارێزین کۆئەندامی هەناسەش بە پاچی دەمێنێت باشە دکتۆر ئەو موادانە کە بەکارە هێندێ کاریگەریان لەسەر قورگ و لوت و هەموو جەستە بەجێ هێڵە بەڵام خانمانەڵەن ئەی چی بکەین ئەگەر شتەکان پیس بوو بە چی پاکیکەینەوە لە کاتێک ئەمە زیانی هەیە ئەو کاریگەریانی هەیە ئێوە هیچ بەدیلێکتان هەیە بە خانمان هەموو کەسێکی بڵێن کە بەکارێنێ خۆی بەڕاستی ئێمە ناکرێ بڵین ماوادی پاککەرەوە تەواو قەدەغەیە نابێ بەکاربێ بەدیلمان نییە بەڵام وەکو هەموو شتێک لە ژیان ئەوەی لە چواردەورەمان هەیە شتێک هەیە حاڵەتێک هەیە تەندروستە شتێک هەیە ناتەندروستە بۆیە لێک بەستنەوەیەک دەکەم لەلایەنی بەرپرس و لەگەڵ هاوڵاتی کە خۆی اختیار دەکا بەو شتانە هەڵنەخەڵەتێ کە دەڵێ بۆنی خۆشە یاخود دەڵێ ئەگەر جلەکەت بۆنی زۆر خۆش بوو دوای شوشتن مەڵێ ئەوە زۆر پاکە لەبەرەوەی تەنها بۆنە و پێکهاتەیەکی کیمیاویە لەسەر ئەو جلە ماوەتەوە ئەوە مانایوە نییە کە پاکە بۆیە ئەو اختیارکردنی هاوڵاتی لەو مەوادانە زۆر گرنگە کە خۆی بزانێ ئەگەر بۆنی نەبوو هەندێک جار دەڵێ بۆنی سروشتی بەکاربێنێ لەگەلی تێکەڵەیەک دروستکە کە خۆی دەتوانێت دروستیکە کەمە تا حدێک زەحمەتە بەڵام باشترە لەوەی ئەگەر بۆ نمونە ئەگەر جلشۆر مادەی جلشۆر کە ئێمە هیچ بەدیلێکمان نییە بەڵام بۆن خۆشکەرەکان ئەوانەی بەکاردێ پێویست ناکات یاخود کە بەکارت تێنا یەک پەم بەسە
هەندێک جار دێنە ژوور مەسەرەن ئێمە لە نەخۆشخانەی دێتە ژوور ئەو بۆنە سپرای لاوانەیە 10 سپرای لێ بدە ئەو شوێنە پێویستی بە 1 سپرای هەیە تەرکیزی ئەو بەکارهێنانی ئەو ماوادەش گرنگە کە بیزانین لەگەر حاڵەتەکەی دروست بوو پێکاتەیەک هەیە ڤۆڵەتایل ئۆرگانی کۆمپاوند بە کوردیەکەی پێ دەڵێ پێکهاتەی ئۆرگانی فری و هەموو ئەو پێکاتانە هەموو مادەیەکی پاکەرەوە حتا ئەوەی بۆیاغ کە بەکاری دێنن لە ناو ژوورەکان کە بۆنی ناخۆشە ئەو بۆنە مەترسیدارە لەسەر هەستیاری هەناسە دەڵێ لەو ژوورە مەمێنە تاوەکو وشک دەبێت ئەمە بەلاژ نەوتراوە ئەمە کە دەڵێ ئەو گازیەی کە دەردەچێت لەو بۆیاغە بۆ ماوەیەک ژەهراویە جا ئێمە هەندێک شت بەکار دێنین ڕۆژانە لە ناو ماڵ لە جلشۆر و لە بۆن خۆشێرەکان کە ڕۆژانە بەکاردێنین هەمووی ژەهراوین بەڵام ئێمە ئاگاداری نین ڕاستە دوایین پرسیارت لێ بکەم دکتۆر بە کوردی پێم بڵێ ئەو بۆنانەی کە بەکارهێنرێت لە ئۆفیسەکان لە ناو سیارە جا بە شێوەی جیاجیا هەیە دائەنرێت هەڵەواسرا خودت بە شێوەی هەڵم بڵاوە کرێتەوە ئەمانە شەرەچێتە چوارچێوەی ئەو مادە مەترسیدارانە هەموو ئەوانەیە کە بۆنیان هەیە ڕێژەیەکی کیمیاییان هەیە بە تایبەتی فۆرمەڵدیهایت لایەنی بەرپرس دەبێ بزانێت دەبێت تاقیگەیەک هەبێ پشکنین هەبێ بۆ ماوەدانە کە داخل دەبن پێویستە بە وردی فلتەر بکرێ لە بینی ئەو ماوادەی کە تەندروستە و ناتەندروستە هەر شتێک بۆنی هەبوو مەترسیدارە لەسەر مرۆڤ. زۆر سپاس دکتۆر لەگەڵمان بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەو هیواین کە پەیامەکەت گەیشت.